کورد ڕاستە لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە بە کوردبوونەوە بتوانین باسی خواستنەتەوەیەکە زیاتر پێش بخەین باسی پارچەبوون نەکەین ئێمە ئیتر پارچەبوون وەلاوە بدەین کوردستان هەمومان ئەزانین لە چی ساڵێکا دابەش کراوە بەسەر چوار دەوڵەتا دابەش کراوە بۆ ئێستا بڵێن کوردی تورکیا و کوردی سووریا کوردی عێراق و کوردی باڵێن ئێران ئێمە هەمومان یەک پارچەین بۆیە بەرژەوەندی حزبیەکان وەلاوە بدەین کۆنگرە هەڕۆدەی خۆی بکە ئەویش ئەوەیە کەسایەتێک ڕۆحێک حزبێک بیرێک زاڵێ کە خەڵک کە بینی ئەمە ئەندامی کۆنگرەی نەتەوەیە بە زمانیا جیاواز بێ لە کەسانی نۆرماڵ کەنەکە زیاتر لە ئەوروپا بەشێک کردووە ئەویش بۆ لەوێندەرێت بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی کارتەکانی تر ئێستا لە ئەوروپا دەژین تووشی جۆرە بێهیواییەت بوون لە بەرامبەر بە حیزبەکانیان لەو چ لە باشوور دەڵێت لە ڕۆژئاوا دەڵێت لە ڕۆژهەڵات دەڵێت هەمان موشکیلیان هەیە ئەمە یەک کە ئێوە نەتانتوانن ئیستیغلالی ئەمە بکەن کە ئەو هێزەی کە لە دەرەوە هەیە بتوانن لە ناوەوەش بۆ شێوەیە کێشەیەکی ترەیە کە دەبێ بە ڕاشکاوی بێنین ڕەنگە دەوڵەتێک لە پشتەوە بێ بەشداری هەمانە لە هەموو بەتایبەتی لە باشوور و کێشەیەمان هەیە هێز هەیە دەوڵەتێک نایە لە بەشداری بکە ئیتر ئەوە ڕقە لە پەکەکە ڕقە لەو خەتانەتەوەیی پەکەکە ڕقە لە دیدگای ببووری پەکەنەکە ڕقە لە دیدگای کەنەکە بۆ ئایندەی کوردستان بۆ ئایندەی پێکهاتەکانی ناو کوردستان و وانە دەوڵەتێک هەیە نایە لە بەشداریکە یانیەوە ئەگەر پێشمەرجی شێ بێ مشکلاوەیە تۆ پێشمەرجەکانشی قبولکە بە هاوسەرۆکیڵێ خۆیەکەی بەسەرۆی خۆیەکەی بە خاوەن هەموو خاوەندارێکی هەموو مەسەلەکە بەڵام دەوڵەت هەیە لە پشتۆ نایڵێ یعنی با واقعی بینیە بە کێشەمانەیە و بە دەبێت ڕاشکاوانە قسەی لەسەر دەبێت لە کۆنگرەی نێتەوە یا لە شوێنی تریشە یعنی چۆن ئێمە ئەم حیزبانە قسەی تریژەی لەسەرەوە ئەم حیزبانەی کە ئێمە لە باشوور کوردستان باسییانەکەین بەپێی دەنگدانیان بۆ پەرلەمان لە سەتاسی پێنجی موجتەمەعی کوردی کاکە لە باشوور کوردستان بەتایبەت لە قسەنەتەوەیەکان یعنی ئایا کۆنگرەی نەتەوەیی کورد تەنیا بە بەیاننامەیەک ئیدانەی لەشکر کێشیەکە ئیدانەی چی ئەکا هەوڵ بدرێ میکانیزمەکان زۆرتر بکرێت زۆرتر بچکە ناو خەڵکەوە و زۆرتر لایەنگیر بدۆزرێتەوە چۆن ئەو بێدەنگی و ئەو خەمساردیە بشکێنین کە دەرحەق بەو کێشەکاریانە ئەکرێ بەرامبەر بە نەتەوەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان ئەو بێخەمی و ئەو خەمساردی کە خۆمان هەمانە دەرحەق ئەو کێشەکاریانە کراکرێ دیارە ئێمە بەڕاستی پارتکەر و کاری چاکمان هەیە و زەخیرەی باشیش لە بەردەستا هەیە بتوانرێ وەکو نەتەوەی ئەمە نەتەوەیەکی گەورەین و وڵاتێکی بەرفراوانمان هەیە بتوانین بەرپەچی ئەو پیلان و ئەو کێشەکاریانە بکەین کە دەرحەق میلەتەکەمانەکرێ هەر جارێک لە پارچەیەکی کوردستانە ئینسان کە بوو بە ئەنجام لەم کۆنگرەیە ئەبێ دژی داگیرکەران بێ کە ئەبینین مێژوومان چەند جار خیانەتی تیا کراوە ئەگەر بەپێی مێژووە بڕۆین هەر تشتیان لە مەسبەحەتی نەتەوەی کورد بێ خیانەتەکە لە ناو نەتەوەکەمانە سەری هەڵاوە ئەو خاینانە ئەبێ باس بکرێ وەکو باسی قارەمانانی نەتەوەکەمان نەکرێ دەبا باسی خاینانیش بکرێ خەڵک دەستی لێ وەربگرێ